فاروقی مەلا مستەفا لە بینایەکی بەرزی سەر شەقامێکی سەرەکی شاری سلێمانیەوە لە ژوورێک کە دوو لای شوشەیە بەو دووربینەی لەژێر مێزەکەیدا دایناوە جارجار سەیری ئەو هوتێلە بەرز و جوانە دەکات کە لەسەر یەکێک لە گردەکانی سلێمانی دروستی کردووە. فاروقی مەلا مستەفا یەکێکە لە دەوڵەمەندترین کەسایەتیەکانی کوردستان و عێراق. ئەو لە هەردوو لا شوشەیەکەی ژوورەکەیەوە سەیری سەر گردە جیاوازەکانی شارەکە و کوردستانیش دەکات. زۆر باش لەوە تێگەشتووە لە کوردستاندا کەسێک بێوێت سەرمایەدارێکی گەورە بێت یان سەرمایەکەی بپارێزێت دەبێت سەیری سەر هەموو گردەکان بکات و لەسەر هەموو گردەکانی شەوە ببینن. لەو بارودۆخە سیاسی ئاڵۆزەی سلێمانیدا فاروقی مەلا مستەفا شانەیەکی بچووکی لە گیرفانیدا هەڵگرتووە بۆ قژە پڕوسپیەکەی تا ئەگەر ڕەشەبایەک لە ناکاو تێکیدا هەرزوو ڕێکی بخاتەوە. هەموو سەرمایەکەی فاروق کە زیاترە لە 3 ملیار دۆلار لە سلێمانی داخراوەتە بواری وەبەرهێنان و ڕەشەباکەی سلێمانیش ناوبەناو قژی کۆمەڵێک تێک دەدا و شەنی کۆمەڵێکی تر خۆش دەکات. ئەوەش فاروق ناچار دەکات زۆر بە هەستیاری شانەکەی گیرفانی بەکار بهێنێت. مناڵی فاروقی مەلا مستەفا جیاواز لە مناڵی زۆربەی هاوتەمەنەکانی بووە. ئەو بە دەزوەشاندن دەست پێ دەکات و لە بواری وەبەرهێنانیشدا هەمان کاری کردووە. هەڵبەت ئەوەش ڕەگ و ڕوشەیەکی کۆنی هەیە. لە گەڕێکی شار ڕێزگەڕێک بووم بە مناڵی. یعنی من لە مناڵەوە برادەرەکانم هەموو ئەزانن برادەرەکانی تەمەنی مناڵەتیم مناڵێکی هین بووم وریا بووم هاروهاجی بووم. من لە زۆر شوێنە باسم کردەوە لە قوتابخانەی فەیسەڵێ بووم لە پۆلی پێنجە مدیر یادی بەخێر بە پیاوی زۆر باشیش بوو نەقلی کردم بۆ مەکتەبی خالیدیە. سەبەبەکە شێوە بوو کوڕەکەی ماوە شەڵات تەمەنی درێژە بێ وتی ئەمڕۆ 2 جار لە نەوزادی کوڕمت داوە سەرشکانەوە نەقلیان کردم بۆ خالیدیە. خالیدیە گۆڕانکاریەکی سەیرم بەسا لە شەشی سەرەتایە چوومێکێتی قوتابیانی عێراقەوە زۆر گۆڕام. بەڵام ئیتر ئەو جەر بەزەیەتی پێبڕی هاروهاجی پێبڕی ئازایەتی پێبڕی لە برادەرەکانم ئەزان لە ژیانمە هەمووتیایە بوو. یەکێک لە نهێنیەکانی ڕسکردنی فاروقی مەلا مستەفا لە سەرەتای لاوێتیەوە فرۆشتنی خانووەکەی و قەرزە گەورەکانە. خۆی کە باسی مجازەفەکەینی ئەنی ئیشێک ئازایەتێکی تیابێ ترسناکی شتێک مەترسی بێ ئەنجامەکەی مەترسی تیابێ ئەجا ئەو مجازەفەیە لە سیاسەتا هەیە لە شەڕا هەیە لە بازرگانیشا هەیە. ئەو مجازەفەیە کە لە مجازەفە من ئینسانێکی مجازی بووم لە هەموو ژیانمە بەو معنایی کە ترسن لە دڵمانە بووە و بڕیارم زوواوە لە هەموو ژیانمە ئەوم بە شتی زۆر زۆر مهم زانیوە کە ئینسان بتوانێت زوو بڕیار بەلەشێت. من کۆمەڵشتی کە ژیانم کە کردومە لە میشوکارانە بڕیاری پەلەم بەدەستەوە بڕیارمەوە لەم کۆمپانیانەی کە تیا بووم شەریکی زۆرم هەبوو جاران. بەڵام یەکێک زوو دەرئەکەوێت لەوەی کە خاوەنی تەبەن بڕیار لە زانینەوە ئەرێ یەک شەخص زانانە بێ ئەنجا بڕیار کە ئەنجامەکانیشی ڕاست بێ. یەکێ لەوانەی کە بڵێ ئەو باسی مجازەفە بکرێ من ژیانم ژیانێکی سیاسی دوور و درێژم هەبوو. قەرز یەکەم جار قەرز کە لەگەڵ شەریکەی ئۆراسکۆما کردمان بۆ دروستکردنی بۆ چاکردنەوەی تاسوجە بۆ دروستکردنی بازیان ئەوانە قەرزێ بوو ئەوان کردیان بە سەر زمانی خۆیان قەنەعەتیان هات بۆ سەرەوەی کە من شەخسێکی وا دیارە ئەتوانم ئەو ویشان لەگەڵا بکەم. ئەوە یەکەم هەنگاوی قەرزە. لە پاشەوە بۆ مۆبایلی ئاسیا مۆبایلی ئاسیا یەکەم جار بووم بە شەریک لەگەڵ کوێتەکانە کوێتەکانیانی شەریکە لۆتەنێری ساڵاتینی ئەمیرە کوڕی ئەمیرە نەگەبیر ئەوانە خۆیان قەرزەکانیانە کرد. بۆچی من ئیجازەکەم هەیە و من لێرەم و بەڕێوەی ئەبم دایمەوە ڕۆژتەوە ئەوەی کەشت دروست بەڕێوە ئەبات ئەهمێتێکی لە وڵاتێکە کە ئەوانەی کە لە دەرەوەیان. ئێستا پرۆژەی تازە کە گرنگ بێ بەلامەوە 2 پرۆژەی گەورە هەیە کە خەرزی بێ سیان بەڕاستی یەکێکیان
معمەلی ئاسنە کە دەستمان کردو بە ئیش بووی واقعێکی دەزەکەین بە دروستکردنی ئەوە قەرزێک کردو لە ناوی کۆمپانیەکان نابەمی شەریکان لەبەر زۆر شتخواان ڕێگە پیان هێنە معلومە بێ لە هینێکی بێگانە بە حدودی 250 ملیۆن. ئەمە یەکەم جارە ئەگەرم قەرزەکە تەواو بێ قەرز بن بە شخصێکی کورد یا عێراقی بە زمانی شتەکانی خۆی لێرە. ئەمە پێشکەوتنە بۆ ئابووری ئەم وڵاتە بۆ شەخصنا ئەوە باوەڕبوونە بۆی کە لە وڵاتە شتی تایە و ئەوان ترسیان نێرەوەی لەناو بچێت. نرخی پشکەکانی ئاسیاسیل لە بازاڕەکاندا زیاتر لە 6 ملیارد دۆلارە. ئەم پرۆژە گەورەیە تەنها بە 15,000 دۆلار دەستی پێکرد. گەورەترین پرۆژە تا ئێستا کە ئەمانەمە ئاسیاسیێڵە. ئاسیاسیێڵیش خۆم دروستم کردو. لە یەکەم ڕۆژێوارەیە کە باوەڕم بۆ هەبوو پەیوەندیکردنی تێلیکۆمۆنیکیشن شتێکی زۆر گرنگە بۆ ناو مجتەماع بۆ لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی سەقافیەوە لە ڕووی اجتیماعیەوە لەم ڕوانەوە هەموو شتێکی تازەیە پیا بوو من بە جانتایەک دەستم پێکرد کە کڕیم بە 15,000 دۆلار لە WFP هەبوو لێرە کابراایك هەڕۆژتوانێ ئەوم لێکڕی لە پێ پاژەوە تەتەوری کرد بوو بە نەوەکانە تەتەوری کرد هەتاوەکو جارێک من لە لەندەن عملیاتی بایپاسم کرد ساڵی 97 مانگی 1/97 لەوێ مۆبایلم دی مۆبایلم نەدی بوو شتێکی گۆی مۆبایل تازەیە لە ناوەڕاستی هێشتاکانە دوور هاتووە دنیاوە لە نەوەکانە بڵاوەوە ئەوە لەوێ کە کەوتە هاتە بە خولیایەکی گەورە بووم کە ئەمە بێنمە کوردستان هەر لەوێ لە پاش چەند ڕۆژی خەستەخانە هاتمە دەرەوە دەستم کرد بە پەیوەندی بە خەڵکێکی زۆرەوانێ بە کۆمپانیا گەورەکانی دنیاوە زۆربەی جوابیان نایەوە چونکە عێراق حەساری لەسەر بوو کوردستان حەساری لەسەر بوو کوردستان دوو حەساری لەسەر بوو عێراقێکی دنیا بە کورتی ئەوە یەکەم هەنگاو بوو کە لە دوایی لە ساڵی لە 2000 ئەوەڵ هەلاومان بە مۆبایلێکی سیستمێکی بچکۆلە کرد. جیکەجیکی مریشک و چەقۆی تیژی ملی مریشکەکان دەرگای یەکەمی کردەوە بە ڕووی دەوڵەمەندبوونی فاروقی مەلا مستەفا و چیمەنتۆش بناغەیەکی کۆنکرێتی و گرنگی بۆ دامەزراند. من لە ساڵی 1975ەوە کە دوای نەکسەی شۆڕش کە هاتینەوە ناو شارەکان دەستم کردو بە ئیشی حڕ وە لە هیچەوە هەموو کە دەزانێت لە فرۆشتنی خانوویەکی ماڵی باوکم بۆ بە 3250 دینار وەساسەکەمەوەە ئەوە ئەوڵ مقاولەم گر بە 140 دینار دووەم مقاولەم گر بە 1500 دینار لە شتی بچکۆلەوە کەسارەیەکم کڕی بە 1000 دینار لە معمەل حەسەنگەر بوون حەسەنەینیان پێوتن دوو برا بوون حەسەن و حوسێن لە شارەشی عومەر بە 1000 دینار مانگی 1500 دینار منێ قازانجە کرد لەگەڵ برادەرێکمان کە ئێستا برادەری زۆر خۆشەویستمە هاوکاری کردم معمەلێکی بلۆکمان هێنا بە 14000 دینار بە ساڵی مایەکەی پڕ بوانێ دوایی کەوتمە مقاولات یەکەم کەس من کەساری بەردی مۆزایکم هێناوە لە سلێمانیەوە لێرە بەردەکانم بر بۆ بەغا بۆ هاڕین ینی لەوێەوە ئەجا ڕۆشتوم بۆ مقاولات لەوێەوە تۆ دەزای کرد مەزەرەی دەواژری بازیارمانیانە لەگەڵ دووسێ برادەرە من بەشی سەرەکیم هەبووە وەکو جەناب دەڵێ بەڕێوە بەربووم لە هەمووشان گەورەتر نەبووم بەس بە برا گەوریان دەدەن. کارگەی چیمەنتۆی گاسن فاروقی مەلا مستەفا و کۆمپانیای وشەی کاگنەوشیروان مستەفا دەکاتە شەریک شەراکەتێک کە چەندە جەدوای ئابووری هەبێت دوو ئەوەندە جەدوای سیاسی هەیە چکە هەموو پرۆژەکانی فاروقی مەلا مستەفا لە سلێمانیدایە و حیزبەکەی نەوشیروان مستەفاش براوەی یەکەمی ئەو شارەیە. خەریکی دامەزرانی کارگەیەکی چیمەنتۆیکەین بە ناوی کارگەی گاسنەوە ئیشی لە یەکەین ئێستاکە لە سا 15 کۆمپانیای وشە ئیجازەکەی ئەوان بوو ڕێکەوتین کە من دروستیەکەم بە ماوەی 22 مانگی کە 20 مانگی کەوێتە ئیش وا دیارە چەند کەسێک بڕیاریانەوە بیکەن بۆیان نەکرا داوایان لە من کرد منیش بە پیریشەکەەوە چوون وەکو شێکی ئابووری گەورە لە وڵاتەکە شتێکی باشە من بێگومان بەرادەری کاگنەوشیروانم هەر لە مەرحەلەی سانەوی و ئەتوانم بڵێم لە یەکیش نەبڕاوین بەرادەرایەتێکی دوور و درێژمان هەیە بەڵام من نەزانی لە سیاسەتە ڕێگامان جیا بوو من و کاگنەوشیروان لە هەر لە سانەویەوە من شوێی بووم کاگنەوشیروان پارتی بوو
وەکو زۆر لە برادرانەی کە من پەیوەنگیم هەر لەگەڵیانە ماوەتەوانێ پێش انتخاباتەکە وتومە گۆڕان بەشداری بکات لە حکوومەتە بۆ ئێستای کوردستان باشترە چونکە ئیستیقرار زیاتر بێت لە کوردستانە و کوردستان پێویستی بە ئیستیقرار لەو ژوورەی کە تێیدا دادەنیشێت فاروقی مەلا مستەفا وێنەیەکی گەورەی خۆی و بەڕێز جەلال تاڵەبانی هەڵواسیوە. جگەلەوە خۆم چەند جارێک لە چالاکیە ئابوووریەکانی پارێزگای سلێمانیدا بینیوم من کە لەگەڵ مام جەلال لە تەنیشتی یەکتری دانیشتۆن. سەرەڕای ئەو هەموو دۆستایەتیە بەڵام مام جەلال لە یەکێک لە پرۆژەکاندا بە حسابی خۆی داوای پارەیەکی خەیاڵی لە فاروقی مەلا مستەفا کردووە. دکتۆر بەرهەم شتەکەی بەدڵ بوو بە دەورێەوە بڕێن جاوتی بابشین بۆ لای جەنابی مام جەلال چون بۆ لای مام جەلال یادی بەخێر بێ هەموو کات وتی باشە ئەنجا ئێمەوە مانگی ملیۆنێکمانێتە ئەو بەهین وتی بە سیغەی سوعبەت کە ئەمە زۆر زۆرە تەبان من یەکسەر وتم باشە وتی چی باشە وتم مانگی ملیۆنە دۆلارە دانی ساڵەکانی ئەو قساچی بوو وتم مانگی ملیۆنە دۆلارتان ئەمێ وتی بەڕاستە وتم مام جەلال دیراسەم کردەوە بە هەرەگەر بیست چۆنی ئەبڕێنەوە من ئامادەمەوە دوای کردیان بە 1000 تەن چیمەتۆ ڕۆژی ئەو وەختە چیمەتۆ لە 160 بووتەوە زۆر زیاترێکە لە ملیۆنێک لە ماوەی 2 ساڵ کەمترە ئێمە کاپستی تاقەی توانای معمەلی چیمەنتۆی تاسوجەمان هێنایەوە بۆ سەر و تەسمیمی توانای تەسمیمی کە 6,000 بوو گیانمانە 7,000 بۆ بە زیادکردنی مەکائین و ئەچیزە و شتی کۆن لابراشی تازە هەڵ هەر بۆ ژمارە بڵێم نزیک 150 ملیۆن دۆلاری تێچوو. مەلا مستەفای سەفوەت کوڕەکانی بەو شێوەیە پەروەردە کرد کە کڵاوی سپی مەلایەتی لەسەر بکەن و درێژە بە کۆڕی زیکر و خواپەرستی بدەن. بەڵام هەرزوو مناڵەکانی ملپێکی سووری شیوعێتیان لەمل کرد. هینێکی خۆنەواری لە ماڵەکە هەبوو بە خۆی باوکموانەیە یۆمان لە حقایەتە کۆنەکان و فتوحاتی ئیسلامی و هەتا من 2 دەرسی دینی پێوتم باوکم فەقیەکان پیانوتم باوکم حەزیەکەی شێکم بیارمان لە من لە دکتۆر عێزەدین کە پێڵم کاکمە ببین بە مەلا کە چەند پشتێکمان ئێمە ئاینی بۆ و مەلا بوو بە دیوێکەی حاجی مەلا ڕسوول دێ لەژە و باوشە کە باپیرم بە دیوێکیکەی بە پیرەکانی باوکم لە دایکەوە کە گاتە مۆڵە لە خالێدی نەقشبەنگی کاریگەرێتەکە لە ماڵی شۆ دەست پێکە لە ماڵەوە پێش من کاکم بوو بە شوێی تەمەن 6 ساڵمان بینە ئێمە بۆ ئەو تەمەنە 6 ساڵ و 7 ساڵ زۆر زۆرە ینی من لە یەکی ابتیدایی چوومەتێکی بدایە و لەم تەوەسەوە چوومەتەم تۆسە لە کولیە بووە ئەو خۆنەوارەکەی ناو ماڵەکە وای کردووە کە ئێمەش بین بە شوێی دینی ئیسلام لەگەڵ شوێتیا لە بازێشتی میسالیت و مادیە تاکە ئەو فەرقی هەیە بەڵام هەنگێشتیان زۆر لە یەکگەچێ بۆ ئێستاژە دەربەی بەراورد بکەی کۆمەڵێ مەبادی تایە کە عەدالەتە موساواتە یارمەتی فەقیرە ئیسلامە ئەنسار و مهاجرین کە دروست بووە ئەو شتێکی زۆر زۆر گەورەیە لە تاریخی ئیسلامە دیراسەی شتەکە مەبادی ئیسلام بکەی شتی چاکەی تیا ڕازگۆیی حکووتمە کۆمەڵە شتانە هەمووی نزیکە لەوەیکەوە کە ئەوترێ بەعزێکی ئەفکاری ئیشتراکیە لە هەنگێکە لە ئیسلامە و پاشان گۆڕانکاری بۆ لە زمانی ئەمەوی و وەزعێکی کە لە ئیسلامە بووە بەڵام سەرەتاکە ئەمانەی هەموو تایە ئەجا ئەوە خۆی هەر هەبووە لە ژیانی مناڵی ئێمە کەمانە شتە ئیسلامیەکانمان خوێنەوەتەوە گوێمان لێ بوو دوای ئەمانەش ئەبینیت ئەفکاری ئیشتراکیش ئەبینی نزیکە لە سەرەتاکانی. فاروقی مەلا مستەفا یەکێتی و خەڵکی دیکەی بە شەریکی خۆی زانیوە نەک خۆی بە شەریکی ئەوان بزانێت ئەو بڕابوون بە خۆیەوەی کردووە ئێستا چەندین هەزار کارمەند مانگانە موچە لە پرۆژەکانی ئەو وەربگرن. من هیچ پرۆژەیەکە من یەکێتی تەبەنی کردبێ هیچ پرۆژەیەکیش منێ و تا ئێستا یەک کەس تەکبیری بۆ کردبم با لەم تەلەڤیزیۆنەوەی بڵێ من تەکبیرم بۆ کردەوە ئاسیا سێڵ خۆم کردومە چیمەنتۆکار خۆمم معاملیکەمان هەیە خۆمم ئەمیشی خەستەخانە و فەنات و گەشت و گوزارەکان خۆم یەک کەس یەکێتی نیشتمانی کە ئەڵێن فلانشت و فلانشت با بێکێک بڵێ فلانشت ڕێیبشان ناوم بەشداری هەیە بە من بەشداری بە ئاشکرا لە زۆر شوێنوتومە ئەحزابی نیشتمان پەروەرد لە کوردستانە یا نیشتمانی داوای هەر هاوکاریەک لە من کە شارەزاییەکەمە بێ لە هەر مەجارێکە
هاوکاری یەکەم. ئەمە لێرە یەکێتیش هاوکاری منی کردووە لە پاراستنی ئەم شتانە یا لە مۆڵەتدانە، بەڵام شتی زۆر شوکەی لە بینی منەوەی یەکێتیە، چونکە خۆشەریکات بە هین دروست داکرێ بەدزیەوە یەکێک تەبەن دیعای زۆرەکرامە هیەوە هیەوە شێکێتی خۆ شەریکەی گەورەی هەیە، شەراکاتی لەگەڵ زۆر کەسا هەیە کە ئیدارەی گشتی بوو دوای کۆمپانیای لۆکانن وکان و کۆمپانیەکانی کەیان لە کۆمپانیا گەورەکان و شوکاری گەوریان هەیە. جگە لە سەرمایەکەی و ناوبانگی باشی پرۆژەکانی فاروقی مەلا مستەفا شانازی بە دووشتی دیکەوە دەکات. یەکەمیان پێشمەرگایەتی ساڵانی 1968 تا 1975 و دووهەمیشیان ئەو ئیدارە باشەیە کە کارمەندەکانی خۆشیان دەوێت و وەک برالی دەڕوانن نەک مدیرێکی عەبوس و خۆبەزلزان. من وەکو هەموو خەڵکم خۆشە من ڕقم لە کەس نێژارێ خوا لە ژیانمان لەماوە لەگەڵ دووسێ کەسا قسەم نییە ئەوەی علاقات و ڕەفا بەس ڕقم لیان نییە نەخێر نەوەڵا علاقاتی کە علاقەی بازرگانی نییە. بەڵام بەنسبەت مۆزەفەوە ئەی تۆ علاقەی لەگەڵ مۆزەفێکا کە دایمە لەگەڵ یاری چاک نەبێ. من ڕقم لە استعلایەت و تڕ و تۆپ و بەیکە پێڵێن و لود بەرزیە. من کابراایەکەم ئەم ناسن هەموو کە پێم مەڵێن زیادە لە زۆم متەوازەی تەواضع صفەتێکی باشە بۆ ئینسان. موظف ژمارەیەکم هەیە لە ئاسیا مەسەڵەن ئینساکە جوان لەمە بێ ئەی بێنن تێگەنەڵێن پێڵێم ئەو چوار کۆڵەکەی کۆنکریتی ئاسیا سێڵن چوار مۆندیسن ماناوێ هەر ئەوانە تا زۆر بوون بەڵام مانوو لە ئاساسیەکانن کرێکار بلایە من لە مەزەرەی بازیان 1986 خەڵکی دەی ئەڵایی بوون ئێستا باشترین تەکنیشنن لە ئاسیا و باشترین تەکنیشن لە عێراقا لە وەختەوە لای منیژەکەن خەڵکێکی زۆرە 15 ساڵ 10 ساڵ 20 ساڵ 25 ساڵ لەگەڵ بلا ئیشی کردو ماوەتەوە لەگەڵما ئەوە بە تەمسیل ناکرێت ئیلا بێت تۆ تەبیعەتی وابێ ئەدا وابێ احترام وابێ بۆیان و خۆشەویستی هەبێ خۆشەویستیەکە زیاتر بێ لە پارەکە ئەبێ پارە بەشی ئەوانیشی لێبیت ئەبێ ئاگا لە خۆشی و لاخۆشیان هەبێ ئەنجا ئەتوانی مدیری ناجابیت ئەنجا ئەتوانی خاوەن پرۆژەی ناجەبی خاوەن پرۆژە ئەگەر خەڵکەکان خۆشیان نەوێ ئەمە دەرسە بۆ هەموو کەسێک خۆشیان نەوێ هەر هیچ نەبێ ئەو خاوەن پرۆژە بێ شعور بە خۆشی نەکات بەلای خەڵکا بڕوا لەبەری هەرسن سەلامی بۆ بکەن خۆشەویستی پیشان بن پیرۆزبایی جەژنی لێ بکەن یا لە پاش لەجنەوی پێ بن. یعنی من باوەڕم بە چەوسانەوە نییە کوردەکە ئێمە خەڵکیشم خۆشە ئەنجا ئەوانێک کە ڕۆژگارێکی زۆر لەگەڵمان معقود کەم کەسەیە لە تەمەنی ئێمە 25 ساڵ و 26 ساڵ خەڵکای ئیژەکە لەگەڵ بنە ناڕۆت بۆی. فاروقی مەلا مستەفا عەرەبەکانی کەنداو دەهێنێتە هاوینە هەواری دوکان هەڵبەت ئەویش دوای تەواوبوونی پرۆژە گەشتیارەکەی کە شارێکی تەواوە لە هاوینە هەواری دوکان. بۆ ئەو مەبەستەش قسەی لەگەڵ بەڕێز دکتۆر بەرهەم و بەڕێز نێچیروان بارزانیدا کردو و پێشنیاری پلانی چینی بۆ کردوون. با بزانین پلانی چینی چییە؟ پرۆژەی شاری دوکانی گەشت و گوزاری پرۆژەیە کە چەند ساڵێکە حکوومەت پێوەی خەریکە و منیش یەکێکم لەوانەیە کە لە سەرەتا لە 92 ئەو بیرۆکەیەم لابوو بە جەناوی مامجانم و کە خەریکی چاکردنەوەی دوکان وتم دوکان ئێستا ڕەنگە پارە نێ بەڵام بە ئەساسی هیوای بۆ دابندێکە بێ بە شارێکی سیاحی لەسەر ئاوەکەەوە بۆ سەر شاخەکە کاڕوانێ بەسەر دیوی مەرگە و ئەمانەوە ئەنجا لە مەرحەلەی کاپچێ بۆ سەر بۆ حیلەکە بۆ دیوی ئەو دیو ئەمە 3-4 خان و شوقەی تیابێت خەستەخانەی تیابێت مستەوسفی تیابێت مەدارسی تیابێت تاوەکو حەدیسانەوی تیابێ و کولەیەکی تیابێت لە مستەقبەلی نزیکە ئەمە لەلایەکەوانێت لەلایەکەوە ئەلعابی مایی تیابێت ئەلعابی مایی تیابێ بۆ بەواخری بچکۆلە و بە لەم و ئەمانەی تیابێ تەلفریکی تیابێت یعنی هەرچی مەرافقێکەیە کە خەڵک بچێ لەوێ بازاری چاکی تیابێت کە تۆچی بۆ دوکانی ئێستاکە کابینەیە گەگری گۆشت دەبرژێنێکی دەژوورەوە ئەنویت شوێنی کە نییە بڕۆیت پیاسەیەکەی لە دوکانی خوارەوە بۆ سەرەوە بەڵام ئەم شارە کە بە شارێکی سیاحی لە مستەوای ئەو شارە گەورانەی کە ئێستا لە منتیقەی شەرقی ئەوسەط و عالەم و خەلیجا هەیە ئەوە وا ئەکا جا من کە اختراحم کرد بۆ جەنابی کاک نێچیروان لەوە پێشووی بۆ کاک بەرهەم لە وەزارەتی خۆیان وتمە بە عەقڵێتی چینیەکانی جادە بێنن لە هەولێرەوە بۆ دوکان تی عەقڵێتی چینی چییە وتم لە 1950
لە پەکین 200 ئۆتۆمبیلی لەنە بۆ جادەیان هەیە 200 مەتر پانە سەری مستەقبەلیان کردەوە هەولێر جادەیەکی وا بێنە بە 40 دقە هەولێر ئەگاتە دووکان مەتاری تایە هەولێر جادەکەی سلەیمانیش پام تۆزێ بۆ پانکەرەوانێ لایەکی ئاخراوی سلەیمانی خوب دوکان لایەکی پانترە لایەکی ئەمە لایەکی تەسێکترە چی پاندی لەویکار ئەوەشمان بۆ پانکە لەو مەتارانەوە کەرکووک مەتاری تیا ئەبێ ئاشتێکی کەشتوگوزاری گەورەکەین هایلیکۆپتەرە کڕین ئەوی بە مەتارێ لە خلیجوانێ ئەبێ بە شوێنی هەرچی خلیج و ئەماراتەیە بۆ لە بازێ مەواسیمە بۆ هەموو مۆسیمەکانیش خەڵکی وڵاتەکەیەتە ناوی بە هەلیکۆپتەریش بازێکیان و کە ئیمکانیەتە یەکگەێنینە شاری دوکانی سیاحی مەلەی تایە یەختی تایە یاری تایە بازاری تایە مەتاعیمی گەورەی تایە دووسێ ئوتێلی چوار و یەکی پێنجی تایە ئەوە بە شارێکی گەورە و لەسەر دیزاینێکی تازای عالم تۆ شارێکی زۆر گەورە لە کوردستانە دروست کرد. فاروقی مەلا مستەفا پەیوەندیەکی نزیکی هەیە لەگەڵ زۆربەی سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی هەر بۆیە پێشنیارێکی بۆ بەڕێز جەلال تاڵەبانی کردبوو پێشنیارێک کە پێ ناچێت هیچ یەکێک لە سەرکردەکان قبوڵی بکات مەگەر ناچار بکرێن. من بێگومان مام جەلال یعنی زیاتر لە هەموو کەس یەکێتیە و بە شانازۆی لەم لە ساڵی 1960ەوە نە لە حیزبێکە لە ملۆزەمەیەکە لەگەڵ مام جەلال نەبووم بەڵام پەیوەندیەکی سیاسیەوە جۆرێکە لەو پەیوەندی سیاسی جوانانەی کە ئەگەر هەموو کەسێک هەموو وابێ جۆ نهاتە بڵێن مەبدە تەنزیمەکەی دۆسایەتی یەکتری بکەن وڵات بەرەو پێشەوەڕە یەکێتی کە دوای جیابوونەوەی گۆڕان بێگومان بەشێکی زۆری لە ڕۆژتە و زایفترە بێ لەجاران من پێشنیاری ئەوم کردەوە یەکێتی ڕیزەکانی بە قوتر بکە قوتەکەش چییە بەلای منەوانێ وەکو شخصێک دۆستی هەموو حرەکەی وەتەنی من پێشنیاری ئەوان بۆم کردوون و بۆیانەکەم کە گۆڕانکاری بکەن لە سەرکردایەتەکەیانە ئەو سەرکردانش من جاری پێشووتری انتخاباتە هەرەو ڕێما بە جەناوی مام جەلال بەنووسینی بۆ نووسی کە لە سا هەشتای سەرکردایەتەکە بووەڕە ئەو سەرکردانش تێکۆشەرن ئەزمونێکی زۆریان هەیە من وتم لیژنە پێشەوەی ئەم ئەنجومەنە دامەزرێ لیژنەیەکی استیشاری گەوریان لێ دروستکە بە احترام و بەژانێکی زۆرەوە مناسباتی شا کۆبوونیان لەگەڵا بکەن ئەینا عینی خەڵک و عینی مەسول و عینی مەکتەبی سیاسی و عینی وەزیر و عینی محافظ و عینیەوە چی پێشەخات هی هەموو لایەک ئەزموونی حکوومەتداری لە هەرێمی کوردستاندا جێگەی ڕخنەی هەموو لایەکە فاروقی مەلا مستەفاش ڕخنەی خۆی هەیە و باسی دەردێک دەکات لە ئیدارەکاندا کە چارەسەری ئاسان نییە. بەڕاستی ئەم حیزبانەیە ساکە بۆ تشکیلکردنی حکوومەت ئەوە بەدی ناکەم کە بەرەو ئەوە بڕۆن کە بەرەو هین بڕۆن بەرەو دانانی شخصی مناسب بۆ شوێنی مناسب ئەساسەکەی هەموو کەس دەزانێت محاسەسەی جیهات و تەکەتولاتی ناو حیزبەکانە محاسەسەی ناوێتی بە تایبەتی لێرە ڕازیکردنی خەڵکە بە ڕازیکردنی خەڵک هیچ حیزبێک پێش ناکەوێت بە مستەوای خۆی ڕازیکردن چێ ژیانی باش و منازی لەو قۆتار ڕۆژی قیامەت خەڵکە وەزیر نابێ ڕێوزەرا نابێت یا ڕئیسی مەجلیسی نەواب نابێ هەموو وڵاتێک لە دنیا کە دیموکراتیەتە بێ ماوەیەک هەیە بۆ ڕئیسی یا بۆ حتا بۆ ڕێز جمهور بۆ ڕێوزەرا ژمارەیەکی زۆر وزەرا هەیە ئەم ساڵانە کە بینیومانە و معاملەمان هەبوو ئەی بینی بە ڕەفاقەت ژمارەیەکی زۆری هەیە مستەوای وەزیری نییە وەزیر ئەبێ قائد بێ وەزیری زەراعە بەلەد یادمالیە ئەوە ئەبێ قائد بێ لەو مەجالەوە و جێیشەکەی دیار بێ و قەراری پێ بگرێ قەراری ئیشی سەری ئابێ ئیشی خەڵک بڕوە ئیشی وایە تەسەورەکەی من ئیشم بۆ بە 2 ساڵ تاوە بوو لە ئیشی ئەرزێکا کە لە سلەیمانیە بێ مراجعی وەزاری زەراعە و لێرە پێ کردووە لەوە پێش ئێستا بووە یعنی ئەوە دەرێخە ئایا ئەمە بەتوانان یا بێتوانان تۆ مەجلیسی وزەرا من ڕێی کەمێکە مەجلیسی وزەرا دایمە بە برادەرانەی قساکەی نەڵێم مەجلیسی وزەرا کاڵێن فلان وزەری فلان وزەری مەجلیسی وزەرا بێ قیادەی حکوومەت بەدەستی مەجلیسی وزەرا بە ڕئیسی مەجلیسی وزەراوە ئاعضای مەجلیسی وزەرا زەراعە و بەلەدیات و مالیە هیچ فەرقی نییە لە ڕسمی سیاسەتە لە ئەساسە ڕسمی سیاسەتی وڵاتە و متابعی ئەو سیاسەتە بە دوای بڕۆکایەت چی تەنفیز بۆ چی تەنفیز نەبوو